أعوذ بالله من الشيطان الرجيم. يا أيها الذين آمنوا كتب عليكم الصيام كما كتب على الذين من قبلكم لعلكم تتقون أياما معدودات فمن كان منكم مريضا أو على سفر فعدة من أيام أخر وعلى الذين يطيقونه فدية طعام مسكين فمن تطوع خيرا فهو خير له وأن تصوموا خير لكم إن كنتم تعلمون. شهر رمضان الذي أنزل فيه القرآن هدى للناس وبينات من الهدى والفرقان فمن شهد منكم الشهر فليصمه ومن كان مريضا أو على سفر فعدة من أيام أخر يريد الله بكم اليسر ولا يريد بكم العسر ولتكملوا العدة ولتكبروا الله على ما هداكم ولعلكم تشكرون. وإذا سألك عبادي عني فإني قريب وإذا سألك عبادي عني فإني قريب أجيب دعوة الداع إذا دعان فليستجيبوا لي وليؤمنوا بي لعلهم يرشدون. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على خير خلق الله محمد وعلى آله وأصحابه ومن والاه. بینەران و بیسەران و خۆشەویستانمان السلام عليكم ورحمة الله وبركاته. خۆمان بە خۆشحاڵە زانین لە ئەڵقەیەکی نوێی بەرنامەی سەدای زێڕین بە خزمەتی ئەوەی عەزیز و خۆشەویست شاد ئەبینەوە. عەزیزان و خۆشەویستان، ئەمڕۆ میوانێکی عەزیز و خۆشەویست لەگەڵمانایە لە سەدای زێڕین و ئەم میوانە بەڕێزە مامۆستا ئازاد پێنجۆنیە کە مامۆستا ئازاد لاوێک و گەنجێک و قورئان خوێن و بانگبێژێکی بە توانای کوردستانی عەزیزمانە. ئەچینە خزمەتی زیاتر ئەیناسێنین. من هەندێک زانیاری لەسەر مامۆستای بەڕێز دەزانم، بەڵام هیچ ناڵێم هەتا خۆی باسییان بکە ئینشاءڵڵا. لێرەوە پێم خۆشە پێش هەموو شتێک سوپاسی کارگێڕی مزگەوتی حاجی بەکر بۆسکانی بکەم، بە تایبەت مامۆستا جەلالی بەڕێز کە پێشنۆژ و تارخوێنی ئەم مزگەوتەیە. دەرگای بۆ ئاڵاکردین لێرەوە ئەم بەرنامەیەتان پێشکەش بکەین. خوای گەورە پاداشتی خێریان بداتەوە. مامۆستا ئازاد بەخێر بێن. خوای گەورە موفق و سەرکەوتوتان بکە، بەش ساغ و سەلامەت بن، دەنگتان نەڕزێ، خوا بەخێر بێن. پێمان خۆشە جەنابەت لە سەرەتا و دەستپێکی بەرنامە خۆت بناسێنی، دواتر هەندێک زانیاری تایبەت لەسەر جەنابەت دەڵێن ئینشاءڵڵا لە خزمەتتەین. بسم الله وبارك الله فيك. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين والصلاة والسلام على رسوله الأمين محمد وعلى آله وصحبه أجمعين. أما بعد، سرتا دەستخۆشی بەرنامەکەتان لێ دەکەم، دەستخۆشی لە جەنابەت دەکەم بۆ ئەم بەرنامە جوانە
و ئەو برایانەی ستاف کە ئازێتیان کێشاوە خۆی گەورە پاداشتی خێری هەموو لایەک بداتەوە آمين. و بۆ ئێوەشی بکاتە توێش و قیامەت ئین شاء الله تعالی خۆی گەورە لە هەموو لایەکمانی وەربگرێ و ئیخلاسمان پێ ببەخشێت. بەندە ناوم ئازاد فائق تۆفیق، خەڵکی گوندی کوێسە سەر بە قەزای پێنجوێن لەدایک بووم لە ساڵی 1993 و ئێستاش دانیشتم لە شاری سلێمانی. یاخوارش ساقبی خۆی گرە پێدارتان کە یاڕ. مامۆستا ئازاد جەنابەت خوێندکاری لە دەرەوەی وڵات بەڵێ لە وڵاتی سعودیا. بەڵێ کرێ هەندێک زانیاریمان دەربارەی ئەو بابەتە پێ بڵێ. مامۆستای خۆشەویست، خوێندنی ناوەندی و دواناوەندیم لە قەزای پێنجوێن تەواو کردووە و پاشان بۆ خوێندنی زانکۆ هاتوومەتە سلێمانی. لە دوای ئەوە خوێندنی ماجستێرم لە وڵاتی ئێران ساڵی 2021 تەواو کردووە. خوێندنی سلێمانیت بە کالیۆرۆس بوو لە چی؟ لە کولێ شەریعەدا. باش. پاشان لە زانکۆی کوردستان لە سنە ماجستێری یەکەم تەواو کردو لە ساڵی 2021 و خۆی گەورە فەزڵێکی دا بەسەرماندا. پاشان لە وڵاتی سعودی دووبارە قوبوڵ کراینەوە بۆ ماجستێری دووهەم. الحەمدولillah وەستێ تەستم پێ کردووە و خوێندنی نەزەریەکەم تەواو کردووە، بەس تەنها کتابەتی ڕیسالەکەم ماوە. ماشاءالله. خۆی گەورەمان ئاسانکەوە لێمان بکرێ ئینشاءالله. لە تەوافقێکی عەنتیکەیە لە ئێرانەوە بۆ سعودیا. بەڵێ قوربان قەدەری خۆی گەورە بەو شێوازەی لێ هاتبوو. تر خۆی گەورە فەزڵی دا بەسەرمانە لەوێش و لەوێش توانیمان دووبارە دەست پێ بکەینەوە. لە کامیان مرتاحتری، لە کامیان هەستەکەی فعلەن بابەتە علمیەکان باشتر بایەخی پێدرێەوە؟ الحەمدولillah لە هەردوو لا ئیسیفادەمان کردووە، بەڵام لە وڵاتی سعودی زیاتر ئیسیفادەیەکی زیاترمان کردو لەبەرەوەی جەوێکی ڕۆحی ئیمانی و زیاتری تێدایە و لە نزیک و عمرەیەکی زیاتر و بۆ نمونە حەج و عیبادەتێکی زیاتری تایە بۆمان. ئەوە مامۆستانیش الحەمدولillah ئیسیفادەیەکی علمی باشمان لێ کردوون لە بوارەکاندا بە وردی و بە زیاتر لە مەزاهیبی ئەربعەیشە لە هەر چوار مەزهبەکە ئیسیفادەمان لە عیلمەکان کردووە. لە بەرۆی بابەتەکەی من تەخەسوسەکەی من فقه و فقەکەیشم بەشی مقارنەیە، مقارنەی مەذاهیبی ئەربعەیە. لەو بوارەدا الحەمدولillah ئیسیفادەیەکمان کردووە لە بوارەکاندا، بۆیە بە زیاتر لە وڵاتە ئیسیفادی زیاترمان کردو. سوپاس بۆ خۆی پەروەردگار. لە شاری جەدەن؟ بەڵێ قوربان لە شاری جەدە زۆر دوور نییە، تقریباً بە قیتار 20 دقەیەکە، بەڵام من لە هەردوو شارەکە دانیشتوم نزیکی دەمانگێک لە شاری جدە بووم. پاشان چوومە شاری مەکە، تقریبا نزیکی 6 مانگیش لەوێ دانیشتم. چێژ و تایبەتمەندیەکی زیاد لە حەدی هەیەوە نییە؟ الحەمدولillah فەزڵی خۆی گەورەیە، تام و چێژێکی نەبڕاوی هەیە بە تایبەتی لە شاری مەکەدا. ئەگەر لە نزیک حرەمەوە ببیت ئەو کاتە هەست بە جێوێکی ئیمانی، جێوێکی پتەوە دەکەیت، هەست بە تەنهایی ناکەی وەکو وایە لە شاری سلێمانی دابی بنمونە. موفق بە یا ڕەبی. ئێمە معلومی زەنابتە لە مانگی ڕەمەزانین، مانگی ڕەمەزانیش مانگی قورئانە. بەڵێ قوربان پێمان خۆشە گوێمان لە چەند ئایەتێکی تر لە قورئانی پیرۆز بێ ئەگەر عەزیز نەبێت. خسمەتتان ئینشاءالله تعالی. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. إن هذا القرآن يهدي للتي هي أقوم ويبشر المؤمنين الذين يعملون الصالحات أن لهم أجرا كبيرا وأن الذين لا يؤمنون بالآخرة أعتدنا لهم عذابا أليما. ويدعو الإنسان بالشر دعاءه بالخير. الله أحسنت. وكان الإنسان عجولا. وجعلنا الليل والنهار آيتين
فمحونا آية الليل وجعلنا آية النهار مبصرة لتبتغوا فضلا من ربكم ولتعلموا عدد السنين والحساب وكل شيء فصلناه تفصيلا ما شاء الله. وكل إنسان ألزمناه طائره في عنقه ونخرج له يوم القيامة كتابا يلقاه منشورا اقرأ كتابك كفى بنفسك اليوم عليك حسيبا من اهتدى فإنما يهتدي لنفسه ومن ضل فإنما يضل عليها ولا تزر وازرة وزر أخرى وما كنا معذبين حتى نبعث رسولا. ما شاء الله ما شاء الله. دەنگ نەرزێ خوا بەخێر بێتەوە. زۆر زۆر خۆشحاڵ بووم. من زۆر خۆشحاڵترم. خۆی گەرزاخێرتان باتە یا ڕەبی. سەلامەت بی. بۆی پشوویەک بین ئەچینە لای ناوبڕێک دواتر دێنەوە خزمەتی جەنابەت ئینشاءالله. بینەرانی بەڕێز خۆشەویست، سەدای زێڕین بایەخی داوە بە تەواوی قورئان خوێنانی جیهان و بە تایبەت کوردستان. بۆیە ئەبینین الحەمدولله بە فەزلی خواوە لە ناوچەی هەورامانەوە میوانمان هەبووە، ناوچەی پێنجێنەوە میوانمان هەبووە، پشت بەخوای گەورە لە هەڵەبجەوە میوانمان هەبووە و لە کەرکووکەوە میوانمان هەبووە، لە کۆمەڵێک لەم شار و شارۆچکە و دەور و بەرانە و لە هەولێرەوە لە دەوروبەری هەولێرەوە میوانمان هەبووە. الحەمدولله مای خۆشحاڵیە کە توانی بمان هەر قورئان خوێنێک هەر بانگبێژێکی بەڕێز و خۆشەویست هەستمان کردبێت سەدا زێڕینە توانایەکی هەیە لێرەوە لە ئەم بەرنامەیە و لە خزمەتیا بووین و دوعای خێرمان بۆ بکەن ساڵانی داهاتوویش بە هەمان نەفەس و تااقەت و تواناوە بەردەوام بین. ئەم وەرزەیشتان پێشکەشەکرێ لە دوعای خێر بێ بەشمان مەکەن ئینشاءالله. ئێوەش ساغ و سەلامەت بن، ئەچینە لای ناوبڕێکی کورت و دواتر بە خزمەتانەگەینەوە بینەرمان بن. سەدای زێڕین وە هاتەوە ئەیمانگی جوان گوڵ بەژێرێک لە دەنگی خاڕینی خۆرهات. دووبارە سەلام و ڕەحمەتی خواتان لێبێ عەزیزان و خۆشەویستان. لەگەڵ میوانی عەزیزم مامۆستا ئازاد پێنجوێنی قورئان خوێن و بانگبێژ و خوێندکاری ماستەر لە وڵاتی سعودیە میوانی ماڵەکانتانین. خوای گەورە پاداشتی خێری بداتەوە کە بەدەم ئەم بانگێشتەوە هاتووە. مامۆستا ماوەیەک بەر لە ئێستا پارچە ڤیدیۆیەکمان بینی کە پێشبڕکێک ئەنجام درابوو لە وڵاتی سعودیە. لەو پێشبڕکێیە جەنابتان بوون بە بانگبێژی یەکەم. ئەگەر باس و خواسێکی ئەو بابەتەمان بۆ بکەی سوپاسە دەکەین. خۆیتان لە بەدەشت خێرش بات یا ڕەبی. الحەمدلله کاتێک قوبوڵ کراین لە وڵاتە دەستمان کرد بە خوێندن نزیکی 3 مانگێک ڕۆشتە بوو لە جامیعەی مەلیک عەبدولعەزیز لە شاری جدە. پێشبڕکێیەک ساز کرابوو بۆ بانگبێژی کە تێیدا الحەمدلله 147 بانگبێژ بەشداریان کردبوو. ئەم 147 بانگبێژە لە نزیکی زیاد لە 40 بۆ 50 وڵات دەبوو بە تەحدیدی دیاریکراو نەبوو لە چەند وڵاتەوە بوو. لە هەر وڵاتێکەوە چەند بانگبێژێک بەشداری کردبوو. خۆی پەروەردگار فەزڵیدا بەسەرماندا نزیکی 3 قۆناغی پێچ و لە قۆناغی کۆتاییدا الحەمدلله توانیمان خۆی گەورە فەزڵیدا بەسەرمانە پلەی یەکەم بەدەست بهێنین. سوپاس بۆ خۆی پەروەردگار.
کەم نەبووە بەڕاستی فەزڵێکی گەورەیە خۆی پەروەردگار و فەزڵی دا و سەرمانە تاقیکردنەوەیە کە فەزڵێکە خۆی گەورە عەبدەکانی خۆی تاقیەکاتەوە و منەتێکە کا بەسەریدا ئایم عەبدە شایستەی ئەوە یاخودنا و هەر جار و لە یەکێک لە بوارێکدا پلەیەکی یەکەمێک بەدەستدێنێ خۆی گەورە و پلەیشی بە ئێمە بەخشی الحەمدولیلا توانیمان پلەی یەکەم بەدەستبێن لەسەر ئاستی جامیعەکە پلەی یەکەم بووین و لە ناو ١٤٧ بانگ بێژدا بوو الحەمدولیلا قۆناغەکان بە بانگبێژی بڕیتان واتە هەر قۆناغێک شێوازە بانگێکتانە فەرموو بڵێ لە لای جامیعەکەوەی کە گرنگ بوو لە لای دادوەرەکان هەر بانگبێژێک بتوانە بە چەند شێوازێکی جیاواز بانگ بدات شێوازی وڵاتان یان مقامات شێوازی مقامات بەکاربهێنێ لە بانگەکانیدا لە نزیکی 3 مەرحەلە بوو و لەو مەرحەلانەشدا کە ئەوەی بەلامەوە شتێکی زۆر جوان بوو مەرحەلەیەکی تێدا بوو بەس تەنها وەکو ئیسیفادەیەکی لایەنی نەزەری لایەنێکی علمی بابەتی بانگبێژی ئەوجا مەرحەلەکانی ترمان تەواو دەکرد بۆی ئەو کەسەی بەشداری دەکات لە بانگبێژیدا بە چاوڕوونێکی باشی هەبێت هەم لە بابەتی نەزەری و علمی بانگبێژیەکەدا پاشان لە بابەتی تەطبیقیەکەدا و چۆنێتی دەنگخۆشیەکەش لە بابەتە نەزەریەکەدا ئەگەر هەڵەنە بەم ئێوە شتێکتان نووسیوەتەوە دەربارەی بانک الحەمدولیلا تقریبا 3-4 ساڵ پێش ئێستا بوو کتێبێکمان نووسی هەوڵجار بە زبانی عەرەبی بوو لە بەحسێکی جامیعەوە بوو دوای ڕاوژ لەگەڵ چەند مامۆسایەکی خۆشەویست ئەم بەحسەمان کرد بە نووسینی کتێبێک بە زبانی عەرەبی دواتر مامۆسایان وایان پێ باشتر بوو ئەگەر بە زبانی کوردی شیرین بکرێت پاشانیش زبانەکانی تر بکرێت خەڵکێکی زیاتری ئیسفادەی لێ بکەن ئیترەوە بەلحەمدوللا بە چاپی یەکەم بڵاو کرایەوە و چەند دەوراتێکمان بۆ کردەوە پاشان بە زبانی عەرەبیش بڵاو کرایە لە سایتەکانی ئیسلام هاوس و مەکتەبەی نوور و چەند مەکتەبەیەکیش بڵاو کرایەوە لە وڵاتانی تردا و الحەمدوللا بە زبانی فارسیش هەر تەرجەمەمان کردووە و لە وڵاتی ئێران چاپی یەکەمی بڵاو کرایەوە بە زبانی کوردی الحەمدوللا چاپی دووهەمیشی کراوە دووبارە چاپی دووهەمیشی بڵاو کرایەوە و الحەمدوللا بە شێوازی ئەپلیکیشن بۆ ئەندرۆید و بۆ ئایپادوانیش بە هەمان شێواز ئایفۆنوانیش دروست کراوە هەم نووسینی بانگەکان هەم لەگەڵ چەند بانگێکی شێتێدا دانراوە هەم بە وۆرد و هەم بە PDF هەم بە شێوازی ئەپلیکیشن بڵاو کراوەوە بە شێوازی چاپیش و ئێستاش بە زبانی بادینیەکەی و زبانی ئینگلیزیەکەشی لەژێر تەرجەمە و لەژێر مراجعی کۆتاییدا ئەوەی کەماوە تەنها زبانی تورکیەکە زۆر بەلامان و گرنگکە ئێستا هیچ کەسێکمان دەست نەکەوت بە تەواوەتی یارمەتیمان بدات و زبانی تورکیەکەشی یعنی چیتان بۆ بکات بۆ نمونە تەرجەمەمان بۆ بکات بۆ زبانی تورکی بیکا بە تورکی تەرجەمەکردن تۆزە قورسا وەکو قسەکردن نیە بەڵام سەرباری ئەوەش خەڵک هەیە مەسەلەن بتوانین لەو ڕۆ هاوکارە بین دوای بەرنامە قسەی لێ خۆشحاڵە بین دەستان خۆ لە خۆی گەرزای خێرتان بچوم چەند برایەکمان ڕاستپارت لە بواری شەریعەدا لە چەند بوارێکدا چەند کەلیمات و مرادیفێک هەیە ناتوان ئەوانی کە هەر سادە تورکی دەزان تەرجەمەی بکەن بۆیە نەماتوانی تەرجەمەی تەواوی بکەن بۆ بوارە یاخوا لەش ساغ بن ماندوو نەبن بەخێر بێنەوە اینجا ئێمە بەڕاستی پێمان خۆشە لەو شێوازی بانگەی کە فەرمووتان لە مسابقەکە کامیان زۆر پەسەند بووەوە بەلای لیژنەی دادوەرانەوە بانگێکی خۆش بووە ئەومان پێشکەش بکەی بزانین چۆنی بووە و پێشکەشی بینەرانی بکەیت خسمەتان دەین ئێمە بە چەند شێوازێک بەشداریمان کرد و ئەو شێوازەی کە دیقەتم داوە خەڵکێکی زۆر لە کوردستانەوە زۆر بەلایەنەوە خۆش بووە هەرچەند تقریبا شێوازێکی تەقلیدە بەڵام گۆڕانکاریەکەم تێدا کرد لە حەیالەتەکانە بڕە گۆڕانکاریم تێدا کردووە لە لای خەڵکی کوردستانیش زۆر خۆشە زۆر بەلایەنەوە ئەو بانگە پێ مرتاحن بەڕاستی و لە وڵاتی سعودیش الحەمدوللا هەر لەسەر ئەو بانگە توانیمان پلەی یەکەمەکە بدەستبین کە لە کۆتاییدا ئەو بانگە بوو ئینشاءالله لە خزمەتان دەدەین الله أكبر الله أكبر الله أكبر الله أكبر الله أكبر الله أكبر أشهد أن لا إله إلا الله أشهد أن لا
إله إلا الله أشهد أن محمد رسول الله أشهد أن محمد رسول الله حي على الصلاة حي على الصلاة حي على الفلاح ما شاء الله لا حول ولا قوة حي على الفلاح الله أكبر الله أكبر لا إله إلا الله ما شاء الله ما شاء الله لا إله إلا الله خاتم النبيين محمد رسول الله اللهم رب هذه الدعوة التامة والصلاة القائمة آت سيدنا محمدا الوسيلة والفضيلة وابعثه مقاما محمودا الذي وعدته وارزقنا زيارته وشفاعته ما شاء الله مام سجان دەنگتان نەڕزێ یا ڕەبی بەخێر بێنەوە بۆ بەرنامەکەمان زۆر زۆر سوپاس دەکەین دەنگتان نەڕزێ یاخوا وەکو لە ڕووی سەمعیەوە زیاتر گوێ لە دەنگی چیەگری هەم لە بانگبێژەکان هەم لە پێشنوێژەکان بە تێکەڵی زۆربەی وەکو بانگبێژەکە زیاتر گرنگی زیاتر بە بانگبێژەکە داوە هەچەند الحەمدولایە ئێستا ڕەمەزانان زۆرجار لە مزگەوتی نائیلە خاتون ئیمان بووم لە تەراویحەکاندا و لە چەند مزگەوتێکی تریشدا و لە چەند مزگەوتێکی پێنجوێنش تاکە گەڕامەوە پێنجوێن لە تەراویحەکان نەرشەوە لە مزگەوتێک بووین وەکو بانگبێژەکەیش بە هەمان شێوە چەند بانگبێژێک کە گوێمان لێگرتوون یەک لەوانە ئەحمەد دەغریریە حەمەد دەغریری عەبدولمەجید سەریحی علی ئەحمەد علی مولا ئەوانەی کە منتیقی حیجازی بن با بڵێن و لە بانگبێژە کوردەکانیش مامۆستا ڕەعد و چەند مامۆستای خۆشەویستیش کە بانگبێژیان کردووە و جەنابیشتان هەروەها گوێم لە جەنابیشتان کردو لە خزمەتاندا بووین بە شێوازێکی عام بەو شێوازی گوێمان لە بانگبێژی کردووە و لە شێوازە قەدیمیەکانیش زۆر متەئەثیر بووم بە دەنگی عەبدولباسط عەبدولسەمەد ڕەحمەتی خوای لێبێ و محەممەد سدیق مانشاوی و لە بانگبێژەکانی تریش سعد الغامدی و عەفاسی ئەمانە وەکو بانگبێژی و هەم وەکو قورئانیش گوێم لێگرتوون بە تایبەتی شێخ سعد الغامدی خوای گەورە پایداریکە کە هەر لە منداڵیەوە وەکو قورئان خوێندن هەر وەکو بانگبێژیش لە خزمەتیدا بووم گوێم لێگرتووە ئەحسەنتم موفق بن یا ڕەبی خوای گەورە ساغ و سەلامەتتان کە اللهم آمین یا رب زۆر باشە ئێستا حالیەن وەکو مزگەوتت نییەوە نییە ئەم لەحزەیە دایمی وەکو دایمین یا لە مزگەوتی حاجی ئەحمەدی بۆسکانی وەکو بانگبێژ و ئیمامی دووەم لەگەڵ جەنابی مامۆستا سەلاحدا
لەوێش الحەمدلله تا ئێستا بەردەوامیزێکی 6 ساڵە هەر لەوێ لە خزمەتیاندا مزگەوتەکەی مامۆستا محمودی ئازادی مامۆستا محمودی ئازادیە کە لە خزمەتیانە بوومەوانش بەڵێ قوربان لەخوا لەش ساق و سەلامەت عەرەبی سەلام ماڵت لەو شوێنە ماوە ئەوەی کە جارەکە هاتم یان هەر لەو دەور و بەرەداین تقریبا الحەمدلله هەر لەو دەور و بەرەداین زۆر دەرنەکەوتوینەتەوە توا پرسیارێکی شخصیەکەم ئەگەر ئاسایی بێ خزمەتتان ژێوی ژیانت لەسەر چییە بۆ نمونە کار پیشە کاسبی جەنابەت چیەکەی مەسەلەن کە هەم تەلەبەیت و هەم ئەم پیشەیە کە بڵێن تر ئەمە خۆ کاسبیەک نییە بڵێن تەنها مزگەوتە و پێشنێژیە وەکو کار و کاسبی جوڵەیەکەکەی هیچ کار و کاسبیەکەت هەیە ژیانی هیچ کەس ناڕۆ ئەگەر پیشەیەکی نەبێت بەڵێ منیش سەرەتا تقریبا لە سەرەتای مناڵێ و نزیکی 10 ساڵ شوانیم کردووە ماشاءالله خۆی پەروەردگار ئاسانی کرد الحەمدولله لە دوای ئەوە کە کاتی هاتمە بەرحەلەی جامیعەوانە لە چەند بوارێکی بابەتی کۆنکرێت و دوکانی کۆنکرێت و دوکانی ئەشیای جوملەی سیارە ئەوشتانە هی لقمە و بابەتانە ئیشم کردووە چەند ساڵێک لە خزمەتیان نابووم و دوای ئەوە زیاتر ئیشی مزگەوت و خوێندنەکەژەوە نزیکی 4-5 ساڵە بە خوێندنەکە زۆر سەرقاڵم گرنگەوەی ئێستا ژیانت دامەزراوە الحەمدولله یعنی هیچ پێداویستیەکت نییە بڵێن لە ڕووی ئێستا حالیان ئەوەی کە هەبێت جامیعە لە جامیعەی سعودیە جامیعە مەلک عەبدولعەزیز معاشێکیان بۆ داناوین کە ئیشەکەمان بڕوا چوم لەم کاتەیە ناتوانین ئیش بکەین بەهۆی نووسینی ڕیسالەکەمانەوە لەوێ الحەمدولله شتێکیان بۆ داناوین کە ئیشەکەمان تا ئێستا پێی ئەڕوات وەئیلا ئیشێکی سابتم لە ئێستادا دانەناوە تا پێوەی خەریک بووم بەهۆی خوێندنەکەمەوە سپاس بۆ خوا خۆی گەورە خەمم بوو یعنی ئینسان جاری وا هەیە یعنی نازانم چۆن بێڵێم تۆ خود داوەتە بابەتی قورئانی و بانگ و پێشنێژی و مزگەوت و ئەوانە خەڵکی بێ ئاگا لەوەی کە ئەم مامۆستا بەڕێزە خزمەتەکە خزمەت بە بوار و کایەکی قورئانی و بانگ و مزگەوت و پێشنێژیەکە ناتوانێت وەکو تر ژیانی خۆی دابین بکە وەکو ئەو خەڵکەی تر کە کارەکە کاسبیەکە جوڵەکە هەر شتێکەکە بۆیە بەڕاستی من ڕوویدەم مەخەمە لای بینەرانی بەڕێزوانەی کە توانای مادی باشیان هەیە هاوکاری ئەو قورئان خوێنە بەڕێز و مامۆستا ئاینیانە بن کە بەڕاستی هیچ پیشەیەکیان نییە و تەنها ئاعتیمادیان بۆ منە لەسەر ڕاتبێکە کە 3-4 مانگ جارێک نادرێ لە کوردستانە پێم باشە یعنی ئاگیان لەو چینەش هەبێ خی گەورە پاداشتی خێر بدات تا مامۆستا محمود بەنسبەتەوەی جەنابیشت ولا جەنابیشت معلوم ئەوەی مامۆستای ئاینی بێت لە هەم بوارێکی تر جیاوازە ئەگەر کەسێک مامۆستای مەکتەب بێت فترەیەک دەوام دەکات بۆ نمونە فترەیەک عوتڵەیەکی هەیە ئەتوانێت ئیسراحەتێ بکات مامۆستای ئاینی ئەوەشی نییە هیچ شتێکی نییە و هەموو کاتێکەوە هەموو شەو ڕۆژەکانی دایمیە کات و ساتێکی ئەوەی نییە کە بتوانێت بەلایەکی ترا بڕوات ئللا ئەو بابەتە نەبێت یعنی چەند جار بەرنامەم هەبووە کە بتوانین بە شێوازێکی تر الحەمدولله چەند جارێک دەورەمان کردوتەوە بۆ بانگبێژی توانە و توانایەکی مادی وامانە بۆ هەندجار کتێبەکان چاپ بکەین هەندێک جار کە بتوانین دەورەکان بەگشتی پەرەیەکی وای پێ بدەین بتوانین خزمەتێک بە دینەکە بکەین هەم لە بوارەکەی خۆمان لەبەری بابەتەکە ئێمە وابەستەکە بە مزگەوتەوە ئەگەر وابەستبی بە مزگەوت و ناتوانین زۆر هاتوچۆی دەرەوە بکەی و بەم شێوازی نەماتوانیوە زیاتر پەرە بە دەورە بە بانگبێژی و بە بابەتەکان بدەین و بە نووسین و هەلم بواراندا بە هەمان شێواز خی گەورە پاداشت باتەوە کە لە بەرنامەکەمان بەشدار بووی بینەرانی بەڕێزی خۆشەوی سپاس بۆ هاوکارانم سپاس بۆ کاریگەڕی مزگەوتی حاجی بەکر بۆسکانی سپاس بۆ مامۆستا جەلالی بەڕێز و خۆشەویست سپاس بۆ ئەستافە بەڕێزی کە لە پشتی کامێرەکانەوە هاوکارمان بوون تا ئەڵلقەیەکی تری سەدای زێڕین بەخوای تاک و تەنهاتان ئەسپێرم ئەسەلام عەلەیکوم وەڕەحمەت اللهی وبەرەکاتوه سەدای زێڕین وە هاتەوە ئەی مانگی جوان گوڵبژێرێک لە دەنگی خاڕینی خۆرمان سەدای نورە خۆشبەختیە وەکو باران ئاوازەکە پڕ لە شادی بۆ هەموومان ئەی مانگی خێر دڵمان پڕکە لە ئیمان جگە لە تۆ چێ بکەینە دۆست و میوان یەک تەلاوەت عشقت دەڕوات بۆ لێو